خەڵتەیەک دروست دەکات زۆر جار خەڵتەکە باش دەردەچێت زۆر جار خەڵتەکە ئەوەندە خراپ دەبێت ماڵی خەڵک وێران دەکات. دەزانن لە ماوەی یەک مانگدا چەند بەنزیخانە لە هەولێر داخراوە؟ یەک لە بەنزیخانەکانە لە ماوەی یەک ساڵی 9 جار سزامان داوە. زیاترین فێرکردن لە بنزینی نۆرمالە. غەرامەی مادی 2,100,000 غەرامەیتی لەگەر 8 ڕۆژ قەپاتکردن. کۆنتڕۆلە جیازیان لە ناو مزەخەکاندانایە یەک دوگمەیدا دەگریتن یان لە جیرفانی تیدای دەگری کوالیتی بنزینەکەی تۆماتیکی دەگۆڕێت. ئەمە 10 لترە لێرە 10 لترە بەڵام بەشێک لە بەنزیخانەکان 10 لتر نادەن بە هاوڵاتی کەمترە. تەلەفۆن کرا شەکوا کرایمە چین بە دوواداچونمان کردیە سزاشمان داون. سزاتان داوە. بەڵێ. بەڕێزان سیرکەن ئەمە نووسراوی وەزارەتی سامانە سروشتیەکانە و بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان دەزانن لە ماوەی یەک مانگدا چەند بەنزیخانە لە هەولێر داخراوە کە من پرسیارم کردووە دەڵێن ئێستا بە بەراورد لەگەڵ پار تا ڕادەیەکی زۆر بەنزیخانەکان یانی پێگیری دەکەن بە ڕێنماییەکان چونکە بەڕاستی چاودێریەکان تون بوونە بەڵام لەگەڵ ئەوەش دەزان چەند بەنزیخانە داخراوە لێرە بەپێی ئەو بەڵگەنامەیەی وەزارەتی سامانە سروشتیەکان تەنها لە سنووری پارێزگای هەولێر 29 بەنزیخانە داخراوە بەدەر لەوەی پێبژاردن بووە سزا دراون بەداخەوە من ئێستا حەز دەکەم خۆ بەخوا ناوی بەشێک لەو بەنزیخانانە بهێنم چونکە هەندێکیان ناوی زۆر گەورە و قەبەشیان هەیە یانی شوێنەکەی استراتیژیە بازارێکی باش 21 ڕۆژ داخراوە بەنزیخانەیە. باشە کرێ و بەنزیخانەیە ئاگادارم تا دەفتەرێکە ینی خاوەن بەنزیخانەکە بە منی گوتیە مانگێ دەفتەرێک $1 دەدەم ئێکاکە بۆ بەنزینی خراپ دەفرۆشی ینی لەبەر چ ماڵی خەڵک وێران دەکەی بەنزینی خراپ. کاک سالار بەرپرسی لژنەی پشکنینی بەنزیخانەکانەوە نیە کاک سالار پێم بڵێ 29 بەنزیخانە بەس ئەو مانگە زیادی کردووە سەرپێچیەکانیان کەمی کردووە. خۆشبەختانە ئێمە کە بەرەو هاوین دەچین تەرکیزمان زیاتر لەسەر بەنزیخانەکان دەبی لیزنەکانمان زیاتر لۆی لەبەر هاوین لۆی ڕێژەی سوپانی فیتپەم و سوپانی سیارە کەم بکرێتەوە لیزنەکانمان زیاتر دەکەین لە هەروەک بە خۆشتان کە ئاماژەتان پێکرد لە یەکی چارەوە هەتە 30 چار 29 بەنزیخانەمان سزا داوە. زیادی کردووە کەمی کردووە ئەو مانگەی زیادی کردووە لەگەر مانجیەک یعنی بەرەو هاوین دەڕۆین ماجی 3 کەمتر بوو لە ماجی 4 بەرەو هاوین دەڕۆین بەنزیخانەکان بیر لەوە دەکەنەوە خوازە سەر بەنزین زیاتر دەبی وانە باشە بیر لە فرتوفێر دەکرێتەوە باشە بەر لەوەی گوتت شتێکی تایبەتە بۆ بەرنامەکەت کامەران تا ئێستا لە هیچ شوێنێک باز نەکراوە سزای پێبژاردن و داخستن لەسەر بەنزیخانەکانی سەرپێچ زیاد دەکرێت چۆن زیاد دەکرێت؟ بەڵێ ئێستا برێن نمونە بەنزیخانە بەپێی یاسای ئێستا کە پەیڕەو دەکرێتن 3 میلیۆن دینار و 21 ڕۆژ قەپاتە بەو سزای نوێی کە خۆشبەختانە بە پاڵپشتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتیەکان جێبەجێ دەکرێت سزاکان دەگۆڕێت ئەوەی 3 میلیۆن سزا دەدرای ئێستا دەبتە 7 میلیۆن و نیو دەبتە 10 میلیۆن جاری وا هەیە بەپێی خراپی بەنزینەکەی هەرچەند خراپ بێ سزاکەی زیاتر دەبێت ڕاگرتنەکەی کە 21 ڕۆژ بووە بۆ سزای بەو ڕێنمایە نوێی دەبێتە 3 مانگ و دەبێت لافیتەش لە بەردەم بەنزیخانەکەی هەڵواسیتن هۆکاری سزاکەی ئەوکاری لافیتەی دەبێت هەڵواسی لە پێش بەنزیخانە بە هەمامەجی لە جێژنەکانی قایم قامیەت دەبی هۆکاری داخستنەکەشی ڕوو بکرێتەوە لە هۆکارە ساتەوە کاک سالار ینی هەر بەنزیخانەیەک سەرپێچی بکە دەبێت لافیتەی لێ بدا کە من سەرپێچی بکردووە لەبەر ئەم هۆکارە بەنزیخانەم داخراوە بزەبێت ئەمە هەر بە پێوە بڕیارەی بۆ لێرەوە داوا لە هەم بەنزیخانەکان دەکەین پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان لە ڕووی کوالیتیەوە
چونچی سزاکان زۆر تون دەبیتن بە هیچ زۆرێک لێخۆشبوون و هەر شتێک کە داوا دەکەن جێبەجێ ناکرێت وایە کەی جێبەجێ دەبێ و بڕیار لە یەکی شەشەوە لە یەکی شەشەوە خاوەن بەنزیخانەکان تکایە ئاگادار بن دەزانم بەشی هەرە زۆرتان دڵتان بەبینینی ئەم بە ڕێزانە خۆش نییە کە سەردانتان دەکات بەڵام بمانەوێ و نەمانەوێ ئەگەر چاودێری نەبێ بەڕاستی بازار وێران دەبێت. لە نێوان لیژنەکانی پشکنینی نەوت و گاز لەگەڵ خاوەن بەنزیخانەکان چێبڕچەیەکی توند هەیە یعنی ئەم بەڕێزە کاک فەرهاد کە ماوەیەکی زۆرە لە لیژنەی پشکنینە کەمێک بەر ئێستا هەندێک شتی باس کرد بەخوا مێشی مرۆڤ قبوڵ ناکە دەزانم یەک لە خاوەن بەنزیخانەکان چی کردووە ئەمە ئۆتۆمبیلی حکوومەتە GPS-شی لێ داوە بزانێ ئەو لیژنەیە چێوە دەچێ بەر لە ڕۆیشتنی دەستا ڕێگایەک ئەو خاوەن بەنزیخانانە لەگە ڕێزمدا بەشێکیان هەمویان نا خەڵکێکی حەزی لێ نانی حەڵال بخوا خەڵکێکیش جێ ناداتێ کورە دەرێ بەس پارە بێ GPS-ەکەی لێ داوە کە دەڕوە دەڵێ جەمەعات هاتە ئەو خەتەی بڵێن بنزین نییە باشە یعنی ئەم حالەتانە هەبووە تا ڕادەیەکی زۆر هەوڵ دەدەن لە خاوەن بەنزیخانەکان خۆیان بشارنەوە بەڵام چی بکەین ئیترەوە ئیشە ناچارین ئێستا گفتوگۆیان لەگەڵ بکەن بەڕێزانم ببینن ئەمە سەرپێچی یەکێک لە بەنزیخانەکانە ئەمە قفلی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو قفلەی لێ دراوە دەزانن ئەمە چەند ڕۆژە داخراوە 8 ڕۆژە داخراوە 8 ڕۆژە ئەم بەنزیخانەیە 1 لتر بنزینی لەڕێی ئەو مسەخانەوە نەفرۆشتووە نازان بە قاچاق فرۆشتوێتی یاخودنا باشە 8 ڕۆژە داخراوە ئەی غەرامەی مادی غەرامەی مادی 2 ملیۆن و 100 هزار غەرامەیتی لەگەر 8 ڕۆژ قەپات کردنی 2 ملیۆن و 100 ئەوە چی کردووە بنزین ئەو بنزیخانە بنزینی خراپی هەیە ئۆکتانەکەی خراپە 8.1 سلڤەرەکەی زۆر 50 لیزانمانەیە دێ سامپلیان لێ وەردەگری دەباتە مختبەر مرکزی لێوێ لە بۆمە دێتەوە ئەمەدەین دای دەخێت ئەو یەک سەرپێچی ویان چەند ئەوە 3 سەرپێچی هەیە 3 سەرپێچی لە بنزینەکەی بەریا 3 سەرپێچ پاشەوەی ئەمە دێن دای دەخەین کابرا دێ بنزینەکەی دەبی لابە بەو شرتەی بنزینە کۆنەکەی لابە بنزینێکی نوێ بینی نمونە چ بباتە مختبەر مرکزی نمونونەکەی لە بۆمە دەکاکە ئەو بنزینەم گۆڕیە ئەمە دووبارە لیزانی خۆمان دەرێبین بزانین ئایا فعلا ئەو بنزینەکەی گۆڕیە یان نەیگۆڕیە لیزانمان دێ نمونونەکەی دەباتە مختبەری کە دەرچوو ینی مطابق بوو لەگەر قسەوی کە ئەوەتە لە بۆمەی نردیتەوە ئەوەی کردیا ئەمە یەکسەر بەنزخانەکەی لە بۆ دەکەینەوە پاژەوەی ساهاتونە بیکەنەوە ئێستا بڵێ ئاپاژەوەی دەکەینەوە بنزینەکەتان پشکنین بۆ کردووە کە باشە ڕێگای پێدەدەن باشە کاک فەرهاد تۆ پێم بڵێ گوتت هەر جارە کە دەچینە بنزیخانەیەک زۆر جار خاوەن بنزیخانەکان چاودێریمان دەکەن چێوە دەڕۆین چێوە ناڕۆین GPS هەندێک جار بێ ئاگایی ئەمە باشە بۆ چێوا دەکەن لەبەر چ قازانز دەکەنەوە بەس کە ئەمە ڕۆژانە گەڕانمانەیە پۆختەکانیشمان دیار نییەمە بە شەویش بە شەو دەگەڕین بە ڕۆژ دەگەڕین بە عەسر دەگەڕین زۆر جارێ 11 شەوێت دەستمان بەگەڕان ڕۆژوێ جاروەیە ڕەمەزان بووە ساعتێک پێشبان ژێمە دەستمان بە گەڕانی خۆمان کردی ینی ئەو وەختەکە کە زۆر کەس هەست پێی ناکە کە ئەمە دەگەڕی کە دەچینەوە بەنزینە زۆر جار سیارە لە دوومان دێ ینی هەستمان پێکردی سیارێک لە دوومان دێ کە هەستمان پێکردی و سیارە لە دوومان دێ ئەمەس دەکەین ئیشەکەی خۆمان سەبر دەکەین لە جێیەکی ڕای دەگری کە ئەو سیارە دەڕوە دەگەڕێتەوە ئەمە خۆمان دەشارینەوە لێ دەچی دۆزارێ سیارەکانمان دەگۆڕی ینی ئەو ڕۆبوت سیارە شتی وەکو شتێکی ئەمنی خۆتان بپارێزن بەڵێ ئادەبی خۆمان پارێزین زۆر جاریشەیە دەچینە بەنزیخانە هەیە ڕێگریمان لێکرا ینی دەرێ ئەمنیان بەنزینێک نمونونەکەی نادەم ئەو کاتەس دەکرێمە دەگەڕێنەوە دایری لە قانونی شتێک خۆمان دەنووسین دەیدەینە کاک سالار بەریز دەکاتە لۆ سەری خۆی ئیزراعەتی تونتری لەگە دەکرێت ینی هەر بەنزیخانەیەک کە نمونەی بەنزینەکە نەدات بە لیژنەی ئێوە سزاکەی تونتر دەبێت زۆریش یعنی ئەو کاتەوە بۆ حیساب دەکرێت کە هەر هەموو فەقەرەکانی دەرماشوە سزاکان دیارە تون دەبێت بەڵام بابینە سەر ئەوە پێم بڵێ لە چ زۆر فێڵ دەکرێت لە بەنزینی نۆرمال محەسەن یان سوپەر زیاترین فێڵکردن لە بەنزینی نۆرمالە نۆرمال لە هەمیان زیاتر
بەس ئەمە زۆر جار محەسەنی وەردەگرین سوپەری وەردەگرین باشە نۆرمال مواسەفاتی چییە؟ یعنی بۆ نمونە تۆ ئێوە بە چ ڕازی دەبن دەبێ ئۆکتانی چەند بێ؟ نابی لە 89 کەمتری 89 کەمتر مخالفەیە 88 کاکی بەنزیخانە تۆ سەرپێستری تەواو 89 تەواو 89 هیچ کێشەی نییە سەرفەرشمە تا 100 احتیادیە پاش سەتی دەبتە سەرپێکی طبعا دوو جۆرە بنزین لە بەردەستی منە سەیریکەن بەڕێزانم فۆکسی بخەنە سەر هەر یەکەچیان ڕەنگێکی هەیە ئەوە دەڵێ ئاوە ئەو ئاوەی کە لە بازار بە 250 دینار دەفرۆشرێت ئاوەکی زۆر جوان دیارە بەڵام بنزینە ئەمەش بنزینێکی دیکەیە پێ دوایە کامیان باشتر بێت وەڵاهی ئەوە زۆر جوانترە بەڵام ئەوە کەمێک ڕەنجی وەکو بڵێ ڕوونی تێدایە بەس لە ئاسڵدا دەزای چیانیان باشە ئەوە باشترە لەو بنزینێ کوالیتی وەیە بەرزترە لەو بنزینێ من ئێستا لە یەکێک لە بەنزیخانەکانم بەڵام بنزینی باشی هەیە لەگەڵ کاک سالار گفتوگۆمان کرد بەر لەوەی من بێمە ئەو شوێنە چه ئاشکرا دەکەین فێڵی بەنزیخانەکان ئاشکرا دەکەین کە چ جۆرە فێڵێک لە خەڵکو و لە لیژنەکانی حکوومەت دەکەن کاک سالار پێم بڵێ فێڵی بەنزیخانەکان چییە؟ کاک کامەرا فێری بەنزیخانەکان بە هەنوع جار ئەمەیان یعنی سەر لێ شێوان دیار یەک لەو فێرانە ئێستاوە یەکێک لە سویزی ئۆتۆمبیلە ئەتو نازانی ئەوە سویزی ئۆتۆمبیلە یانەوەیە ئیشی تری پێ دەکرێت ئێستاما کە لیزنەکانمان دێتە بەنزیخانەی کابرا یەک کۆنتترۆل دادەگری بنزینە خراپەکە قەتع دەبی بنزینە باشەکە لە دەست دێتە دەرێتەوەی لیزنەکانمان سەر لێ شێوێنن مزەخەکان بە کۆنتترۆلیش بە کۆنتترۆلە جیازیان لە ناو مزەخەکاندانایە یەک دوگمەی دەگریتن یان لە جیرفانی تیدای دەگری کوالیتی بنزینەکەی تۆماتیچی دەگۆڕێت دەگۆڕێت لە خراپەوە بێوێ بنزینەکی باش بداتە من دەتوانێ هەیتی ئەگەر بشێوێ هەر لە هەمان مزەخەی تەنیشت خراپەکەت دەدات دەڵێ کاکە ئەوە ئیش ناکەوەرەوەی ئەوە لۆ سەر لێ شێواندنی لیزنەکانماندایەنە لەوەی هەر کاتە کە لیزنەکانمان دەستنە ناو بەنزیخانە ئەو دوگمەیەدا دەگرن بەنزینە باشەکەی بدەنە لیزنەی نەوە خراپەکە مزەخەی بەنزیخانە بە کۆنتترۆلیش دەکە ئەوە ئالەتەی چی دەکەیت کەشفتان کرد کەشفمان کرد و جیران زۆر بوو زۆر بوو با بینە سەر ئەو بۆڕیە کاک سالار ئەوە ئێوە لەو بۆڕیە تەبان بەڕێزانم سیر بکەن لەو بۆڕی ئێستا دەبینن هەر لە ژنەیە کە دێ لە بەنزیخانەکان ئەوە شوێنی نمونەی وەرگرتنی بەنزینە لێرە لەو بۆڕی خوارەوە نمونونەکە وەردەگرێت دەتوانن ئیشەکە بکەن بەو شێوەیە ئیشەکە شێوەیە بەس لە لێرەش فێریان لێکردینە کاک کامەرا لێرەش یعنی ئەو بۆڕێکەوە ئەو فوتەیە دەستە خوارێ لەوێ بنزینێکی باشیان لەناو بەس لەو بۆڕێ کردیا ناوەڕۆشی بۆڕیەکەی بنزینێکی خراپی تێدا بووە یعنی ئەوەشمان کەشف کردیەوە ینی بەس لە بۆڕیەی کە ئێستا ئەوە ئێستا بەنزینەکە کا چۆن لە دەبەکە دەکەن بزانم ئەوە بنزینی ئەو بەنزیخانەیە باشە با سەیریکەی ئەو نۆرمالە یان حەسەنە ئەوەیان نۆرمال ئەوە نۆرمالە بنزینی نۆرمال بەو شێوەیە ئەوە نمونونەکە وەردەگرن باشە نمونەیەکی کەش وەردەگرنەوە لەوەی ئەمە لەبەر چ زیاتر وەردەگرن لەوەی بەشی ئەو جیهازەی بکە کە پێی فعاز دەکرێتکە لەوەی ئۆکتان و زەختی بوخار و ینی بۆڕێکەش فێڵی لێ دەکەن بۆڕێکی دادەنێن بۆ ئێوە بۆڕی خۆشیان جیاواز بەێ ئەو خەزانە بنزینێکی خراپی تێدایە لە ئەسڵ نمونە بەس لە بۆڕیەکەی بنزینێکی باشتە لەوەی چیلسدەیمە تەنها لەو کونەی دەیبا ئیدی ئەمە بەس کورسپانە و بۆڕیەکان دیمە پێی هەر ڕۆشان دیتەوە دیتیتمان بۆڕیەکی بە تەنیا لە ناوە کە بنزینە باشەکەی تێدایە ناوەڕۆژی بنزینە خراپەکەیە ئێستا بەردەوام لە نۆرمال فێڵەکە دەکرێت بزەبت لە نۆرمال تەرکی زیاتر خەرکەکە نۆرمال زیاتر بەکاردەینیتن لۆیە فێرکردنەکە زیاتر لە بنزین نۆرمال دەکەن جۆرێکی دیکەی فرتوفێڵ هەیە بەڕاستی فرتوفێڵەکان بەشێک لە خاوەن بەنزیخان ئەمە باسی کەسی خراپ دەکەین کەسی باش ناکەین کە بە ویژدانەوە کار دەکەن خەڵکێک هەیە سومعی خۆی بە هەموو ماڵی دنیاەنە
بەڵام باسی ئەو کەسانە دەکەن کە فێڵ دەکەن ئوستازن نازانم لە چ زانکۆیەک ئەو فورتوفێڵانە خوێندویانە و فێربوونە وەڵا لە زانکۆش شتی فورتوفێڵ نییە بەڵام فورتوفێڵی زۆر دەکرێت لە لتریش فورتوفێڵ دەکرێت فورتوفێڵ دەکرێت تریش دەکرێت ینی کابرا 10 لتری دەوێ 8 لتر 9 لتری دەوێت بالضبط هەیە دەتوانانی فێر لێ بکە بەس ئەمە پێوەرەکمان هەیە قیاس دەکەین دەزانین ئەگەر نەک بە لتر بە سنتیش فێر لە هاوڵاتی بکە دەزانین بە سنت بە سنت مرین دینار لتر لە پارە بابینە ئێرە بزانین چەند ئەوە چەند لترەوە ئەوە 10 لترە دیڵە بزانین ئەوە تێستەوە ئەوە تێستە باشە با بزانین لەو بەنزیخانەیە کاتێکین ئەوە تالەوە چ دەکەین چێ تێگە 10 لتریدا دەنێنەوە ئەوە دادناوە ئەوە 10 لتر بەڵێ ئەوە دەمانچەکەیتی دەمانچەکە لەولایە باشە فەرموو ئێستا تێی دەکەین کاتی بڕۆ کاکە بڕۆ بزانە ئەلێرە ئەگەر 10 لتری خیندەوە دەبی لێرەش دەبخیتەوە دەبێ وان بەێ هەژ لتر ڕۆی 9 لتر ئەوە بۆ 10 لتر چۆنە؟ زۆر باشە زۆر باشە کەوای لەو مزەخەیە 10 لتری خۆی بە تەواویدایە پارەکەی حەڵاڵە بەێ فێری ئەم بەنزیخانەیە پارەکەی حەڵال کردووە بەێ فێڵە هەیە ئەم فێڵە زۆریان کەمە بەێ هەیە کاکەمە لەوانەیە لە 100 بەنزیخانە 8 بەنزیخانە 10 بەنزیخانە و سەرپێچێ کردبی تەلەفۆن کرای شەکوا کرایمە چین بە دوواداچونمان کردیە سزاشمان داوت سزاتان داوە بەێ سزاشمان داوت لە بازاڕی بۆرسەی بنزین و گاز و نەوتم بەرەو هاوین دەڕۆین بازاڕی بنزین بازاڕی گاز گەرم دەبێت لێرە ینی خواست لەسەر بنزین بە تایبەت کەم ئەمڕۆ قسەی لەسەر دەکەم خواست لەسەر بنزین زیاتر دەبێت هەرێکە خەڵتەیەک دروست دەکات زۆر جار خەڵتەکە باش دەردەچێت زۆر جار خەڵتەکە ئەوەندە خراپ دەبێت ماڵی خەڵک وێران دەکات. کاکە سڵاوتان لێبێت ئەرێ خەڵتەکی باشی بنزینم دەویست دەبی لتری بە چەند بوەستی خەڵتەکی باشی بنزین دروستکراوە کات بەڵام لە بازار دەفرۆشێ بە 690 لتری یعنی لە شوێنی گۆ نییە بەڵام لە بۆرسە هەیە بکڕی ئێستا کەم وەلیدە کەم بوویتەوە لە هەولێر زیاتر لە 729 وەلیدە وەستاوە تەسیری لە نرخی بازار کردووە؟ بازاری ڕاگرت ماجی ئەفت وەش بە دیار دەکەوێت ئێستا گاز بە چەندە ئەوڕۆ لە بۆرسەی هەولێر گازی باش دەڵێ گازی باش گازی کار ئەوڕۆ سەری شەریکەی بە 140,000 بەرمینی شەریکە شەریکە بەس کابرەش دەکرد دەبێت تەبعانەوە لێرە بە خۆی سەرش دێتە سەرێ پێشتر بە چەند بوو وەختی مۆلدەکانیش پار ئەو وەختانەکە کەوایە پار ساڵ یەک بەرمیل گاز بە 143,000 دیناری عێراقی لە بۆرسە دەکڕی بەڵام ئێستا بە 114,000 ئێستا حەز دەکەی گرام بی یان هەزار حەز بێ گرام نابەخوای ئیشی من ڕۆژانەیە کەیفم بە خەزنینایە بە هیچ نەوەشی خەزنینە نانە کەیفم ئەدی بەنزین ئاگادارن یان نا چەندی هەرزامی لێمە خازەدە پارەمە کەمتر دەستە پارەمان کارتر دەڕوە بە هەرزانتر دەکرێت باشترە چەندی هەرزامی لێمە خازەدە ئێرە بۆرسەیە لە هەولێر منبەعی دابینکردنی بنزین گاز نەوتی سپیشە
ئەوەندەی کە من لێرە تەمەشا دەکەم بازارەکە لاوازە چونکە زۆربەی هەرە زۆری کۆمپانیەکان کۆنتترۆلی بازاری بنزین و گازیان کردووە ئەوان پشکەکانی خۆیان لەسەر بەنزیخانەکان دابش دەکەن هاتوون بزانم لێرە هەندێک لە بەنزیخانەکان پابند نین بە ڕێنمایەکانی حکوومەت وەکو دەگوترێت بە زمانی شار خەڵتەی تایبەت دروست دەکەن بەڵام ئەو خەڵتەیە نرخەکەی لە هەندێک لە بەنزیخانە بە 620 دیناری عێراقیە مەلات زەنجی بەرپرسی بەنزیخانەکانی هەولێرە حەز دەکەم بزانم ئێستا دۆخی بنزین لەم وەرزەدا کاک زەنجی لە وەرزەدا دۆخی بنزین چۆنە بنزینی خراپ ماوە یاخودنا بەڵێ ئێمە لە هەولێر سنووری هەولێر و دەورە 288 بەنزیخانە ئێستا بە عالیەن ئیش دەکە بە تیجاری و بە حکومی ئەو بەنزیخانانە ئێمە ساڵ پار ئەوانە کە بەنزینەکان بەڕاستی 160 بنزین خانەی باش هەبوو ئێستا ئەو ساڵ ئەمە گەویشتینە ئەو نەتیجەی 192 بەنزیخانەکان باشن کوالیت باش بووە کوالیت زۆر باش بووە لەبەرەوەی ئەو سار دیتمان لە هاویندا سیارەك نەسووتە چەند هیچ فیتپەمەک لە جادەکان سیارەکان فیتپەمیان نەسووتە بەڵام بەڕاستی ناشی شارینەوە 167 و خراپمان هەرماوە ئەمە ئیش دەکەین لە بۆی ئەو 167ش نەیەلین داوا لەو بەنزیخانانە دەکەین کە بەڕاستی بنزینەکانیان کوالیتی باش نییە وەلەو بەڕێوەبەتی نەوت و کانزاکان ڕۆژێ 30 سامپڵ لە بەنزیخانەکان وەردەگری باشە ئەو بەنزینەی خراپ چیانی نرخی چەندە بە چەندە لە بازار ئەو بنزینەی خراپە وەڵاهی زۆر لەوەی برێ ئەوە نیم بەدان کە خراپە لەگە مادەی دیت برێ تێکەراو دەکرێت کە تێکەراو دەکرێت لە بۆ کوالیتەکەی لە بۆ سیارەی نابی لە بۆ کە سیارەی نابی فیتپەمی لۆی هەیە بسووتێنی لۆی هەیە سیارەکە تەب بڕوە لۆی هەیە وەکو برێکە قورجی سیارەکەی دەگری سیارەکە پێ هەستانی نابی تەب دەبی ئەوجە لەبەر هەندێ یعنی کە ئەو بەنزیخانانە ئەمە هەموو جارێ هەر داوایان لێ دەکەین بەڕاستی وە بکەن لەبەرەوەی زەرەری لە بۆ ملت هەیە لە بۆ ئەو خەڵکەی هەیە سلڤەری زیادات نەخۆشی بەدواوەیە تووشی نەخۆشی سەرەتان دەبێت مای باشیان دەکەن مەلات زەنجی کەمێک بەر لە ئێستا باسی لەوە کرد گوتی بەداخەوە ینی هەندێک لە خاوەن بەنزیخانەکان یان ئەوانەی ئیدارەی بەنزیخانە دەکەن بەڕێزانم خەڵکێک هەیە لەم کوردستانە بەنزیخانەی بەکرێ گرتووە بەکرێ گرتووە بەنزیخانەی بەکرێ گرتووە بۆ نمونە مانگێ بە دەفتەرێک بە 80 وەرەقە بە دەفتەرێک و قسوور تەنیا ئەو جیراوە کە دروستی دەکا لە دەرەوەی پێکاتەی بنزینە دەیفرۆشێتەوە بەلات زەنجی دەڵێ بڕوا بکەن بەنزیخانە هەموو 18,000 سزا دراوە بەڵام هێشتا واز دەکارەکەی ناهێن بەڵێ وایە بەنزیخانەمان هەیە لە ساری کە 2024 هەتاکو ئێستاکە 18,000 قەپات کرایە لێ حکومەت ڕێنمایی توندی دەرکردێ لە 15 پێنج ئەو بەنزیخانانەی کە ئێستا هەنا کە کوالیتیان خراپە لە هەتا ئەو ڕۆکە هەمووی سفر بووە بووە قاغەزەکی سپی زۆر باشە کەوایە من پێتان دەڵێن بەڕێزانم ئاگادار بن وەرزی هاوینە تکایە کاکە چاوتان لە بەنزینی خراپ نەبی بە 700 دینارە 690 ئێستاش دەبینیم لە هەندێک بەنزیخانە کابرا یەکسەر تەمەشای سەر و سیمای خاوەن بەنزیخانە دەکات پیاوەکی باشە کاکە ئەو بەنزینە بەنزین نییە هاوینە تەبریت پێ دەکەی کەمێک بەنزینی باش بکڕە باشترە بۆەوەی سیارەکەت سەلامەتی هەبێت تۆش لە گەشت و لە هاتوچۆ ئۆتۆمبیلەکەت تووشی کێشە نەبێ بەڵام مەلات زەنجی لە بیری کرد من پێتان دەڵێم لە کۆی ئەو بەنزیخانانەی کە لە کوردستان و خزمەتی هاوڵاتیان دەکەن بەشێکی کەمیان ماوە بەنزینی خراپ دەفرۆشێ